دانیشتوانی گوندەکانی سنووری دۆڵی سماقۆڵی درێژەیان با گربوونەوەدا. ئەوان ڕێگاکەیان بە تەواوەتی بەڕووی ئۆتۆمبیلی بار هەڵگردا داخستووە و ڕێگا نادەن هیچ بار هەڵگرێک تێپەڕێت. وەک خۆیان دەڵێن بەردەوام دەبین تاوەکو وەڵامی داواکاریەکانمان دەدرێتەوە. ئێمەوە دوو ڕۆژە لێرەین بەردەوامیش دەبینەوە تا ئێستا لانی پەیوەنددار جوابی ئێمان نەداوەتەوە. ئێمەش بەڵێنماندا بەردەوام دەبین چادرمان هەردا خواردمان ئامادا کردیا ڕۆژان بەردەوام دەبین هەتا حکوومەت دێتە سەرخەت و وەڵاممانداتی وەڵامێکی ڕاستیش. داواکاریمانەوەیە جادەکەمان هەمووی وێران بوو هەر بەشایە لەشمان سا ناکرێتەوە. داواکاریمانەوەیە ئەو گەڵابانە بێرەدانێن ئەڵام عیشەت و ژیان هەموو شتمان دکاوی هەیە سەیرانگای هەیە هاتووی هەولێرە دەکەم حەز ڕێیەکە نەمایە لێرەش منتیقی شێستانیا جادە و بانەکەمان وەک برێزەنەکە تەحملی ئەو بارەی ناکە. الله أكبر الله أكبر. دیمەنی نوێژی بە کۆمەڵ و نان خواردنیانە لەسەر شەقامەکە. ئەم گوندنشینانە بە شەو و بەڕۆژ لێرە دەمێننەوە ڕەشماڵیان هەڵداوە و وا دیارە بەنیاز نین بەم زوانە ئێرە بەجێ بهێڵن. کاکە چێ عەزی لە چای بابێ چای بخوا دەرمانی ژانە سەریە خۆبەخشین و چاخانەشمان هەیە هەر لێ ڕاهاتین لەو ئیشەی حەزمان لەو ئیشەیە ئەمە 50 ڕۆژش لێرە ببینینەوە هەر دڵمان خۆشە هەر ئیش و کارمان نییە ئارێوە هەر ئیش و کارمان نییە و لە خۆمان لێرە بە ئیسراعەت دریشمان لە خەم ڕۆیشتە ئەمە خزمەتکاری میلەتی خۆمانین ئەو جادەش ڕێگا و بانەشمان کەرچیل بڕاوە لە بەندێ هاتینە سەر ئەو جادەی جادەکەمان زەنەکە تەعاملی ئەو جۆرە تانکەرانە ناکاتن. وەڵا گۆشتە و ئەم گۆشتەکەیە برنجە و مەرەکەیە بۆ خانیۆڕەوە ئامادە کردو بەڵێ میوانێکی زۆرمان هەیە و چێشتی زۆرمان ئامادە کردووە بەڵێ ئینشاڵڵا بۆ ئێوەش هەر ئامادە دەکەینەوە دەمێنینەوە ئینشاڵڵا شتیان بەخوای گەورە دەمێنین ئینشاڵڵا دەمانێت بۆ شێوانە بە شێوەیەکی مەدەنیانە دەمانێت پەیامی خۆمان بگەێنین داوامان ئەوەیە ینی دەسەڵات و بەرپرسان بێنە بە دوای داواکانمانەوە. ڕێگای سماقۆڵی ڕێگای سەرەکی هاتوچۆی نێوان پارێزگای هەولێر و سلێمانیە بەهۆی خراپی ڕێگاکە و زۆری ژمارەی بارهەڵگرەکان کە پیایدا تێدەپەڕن گوندنشینانی سنوورەکە ئاستەنگیان بۆ دروست بووە و هەر بەو هۆیەوە بڕیاریان داوە درێژە باگربوونەوە بدەن تاوەکو چارەسەری کێشەکەیان بۆ دەکرێت. ئەم دیمەنانەی دەبینن ئەمەیان نە ساتری شەڕە و ئەمەشان ناخێمەی شوانکارەکانە بەڵکو هاوڵاتیانی سنووری گوندەکانی سماقۆڵیە کە ئامادەکاری ئەوەیان کردووە بە شەو ڕۆژ لێرە دەمێننەوە تاوەکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام سماقۆڵی.